هۆکاری کێشەکان باز بکەین نەک مافەکان بۆیە مافەکان نەیانتوانیوە ماڵەکان دەروونەکان ئاسوودە بکەن و خێزانەکان سەقام گیر بکەن بۆیشە دائما بەشان و باڵی پلاستەرەکان ئەڵێ کە بەداخەوە من زۆر جار ڕقم لەو شتابێتەوە ئەڵێم بەداخەوە دەستیانە خستە سەر یاخود باسی ئەم جەبهەیانە کرد ئەم جەبهە لە نێوان خێزانەکان وەکو ئەڵمان ئەڵێ ئونتە یەدە داخ گفتس ئاینە ئاخ لەژێر هەموو سەقفێکە ئاخێکێ ئۆفێکێ با باسی ئاخ ئۆفەکە بکەین پلاستەرەکە دوایە کە دەرمانی من تیمار ناکات ئێستا وەرە تو ئافرەتێک لە بەسڕا کێشەیە تو بینە کوردستان لە کوردستان کێشە بیبە شاتڕێک لە بەسڕایە ئەخر باشە ئەم ئافرەتە لە کوردستانە لە هەولێرە لە سلێمان لەدایک بووە بیبە بەسڕایە فەقیر ئاسوودە نابێت ئیتر خاکەکەی گۆڕایە ئاوەکەی گۆڕا بزە چی پێکرێتن ئەو مافانە زۆر 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 کێشەیەکی خێزانی دروستە بێت پۆلیس دێت ئەیگرێتن و ئەیباتە لە شەرق ئەیباتە غەرب لە غەرب ئەیباتە شەرق تەواوبرا نە کەس و نە یادگاریەکانی قوتابخانە نە مامۆستایەکان کەس نابینێتەوە تەواوبرا ئەو ئافرەتە بزر بتوشی نەخۆشی نەفسیە بێت دوای خۆیە کوژێت ڕۆژێ خۆش کوشتن سەدە لە هەموو 52 دقیقەیەکە لە ئەڵمانیا کەسێ خۆیە کوژێت ئێخر باشە ئەمەیە بۆ باسی پلاستەرەکەن پلاستەری پەمپەمان هەیە بۆ ئافرەت پلاستەری شیلمان هەیە بۆ پیا بابەجەم باسی مافەکان مەکە ئەو مافە هیچی دەستە بەر نەکردووە و ڕێژەکانی زیاتر کردووە کێشەکانی زیاتر کردووە نەک کێشەکانی حەل کرد بێت ئامارەکانیش مەوجودن بەڵێ بە زۆر کەس ئاگای لەوە نییە بەداخەوە دەست خۆش بێ ئەگەر دوو کەس بسن دوو مهندیس یەکێک مهندیس و مهندیسێک و مەحامیەکە یاخود هەر کەسێک هەر کارمەندێک ژن و پیاوێکە بچی ئیش بکاتن ئافرەت 120 کەمتر وەرەگرێت یعنی وەرە چەندین جار لەگەڵ ئەو ئافرەتانە با بڵێن ئەوە کار بەدەستن قسەم کردووە وتیتم باشە بۆچی ئافرەت کەمتر وەرەگرێت وتی وەڵڵای ئەمە جێگای مشتومە ڕابێ لە پەرلەمانە قسەی لەسەر بکرێتوانە باشە تا ئێستا قسەی لەسەر نەکراوە معقولە دوو کەس بچن ئیش بکەن ئافرەتەکە 120 وەربگرێت لە کاتێکە مەصرفی ئافرەت زۆر زۆر زیاتر لە مەصرفی پیاوەکە چونکە ئافرەت کاتێت بۆ سەر ئیشە زیاتر ئەبێت جانتایەکە لەگەڵ پێڵاوکەی تەنسیق بێت تەنسیقی لەگەڵ تۆقەکەی تەنسیق بێت قژەکەی ڕەنگەکەی نینۆکەکەی هەمووی بتەنسیق بێت بەس بەشی مەصرفی سەرکارەکەی ناکات ئەو پارێکە وەرەگرێت بۆیشە بینی کێشە خێزانەکان زۆر یەخود ژنەکە ئەگەر بەیانی دەستی لە شتێکە گیر بوو قەت ئامادە نییە کەسێک بکاتە بە شەریکی ئەو پارێکە دەستی کەوتووە کە بە ڕەنجی شانی خۆی بە ڕەزیلێکی زۆر دابینی کردووە بۆیشە ئامادە نییە هەوسە گیری بکات پیاوی بکات بە شەریکی حیاتی خۆیە بۆیشە بەداخەوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی زۆر کەس درک بۆ ناکات بۆ ئافرەتان کەمتر وەرەگرن لە پیاوان لکە هەموو ئەڵمانیاش ئەزانێت لازم لە وڵاتەکان تیشە بە هەمان شێوە وایە لە کاتێکە یەک ئیشەکەن لێک شەریکە ئیشەکەن و یەک بەر هەموو ئینتاجیشان هەیە بەڵام 120 معاشی ئافرەت کەمترە بەڵێ ئەمە ڕاستی و حەقەتیشە و غەدرێکە زوڵمێکە لێشان نەکرێ و بەڵام کەس باسی ئەوەش ناکات باو بەرەزانی کە ئەڵمانی زان با پرسیار بکەن لە خەڵکە بڵێ وایە ئەڵمان با بڵێن ئافرەت 120 کەمتر وەرەگرێ یان نە دەستکان خۆش بڕاستی من پرسیارێکی گرنگ بوو زۆر کە لەوانەیە بەخۆم لەبیرم چوو بایە ئاماژی پێ بکەم واللهی زوڵمێکی زۆر گەورە ئەکەین بەش بە حاڵی خۆم کە توێژینەوە ئەکەم قەت لە ڕووم نایە بڵێمە ئافرەتانە لەش فرۆشن لەوانەیە زۆربەی خەڵک پێیان سەیر بێت کە باسم کرد ئافرەت لە ڕووی سروشتی خۆیەوە حەز بەو دەست بەدەستێ ناکات لە ڕووی جەستەییشەوە تەحمولی ئەوە ناکات ڕۆژانە 20 پیاو بەڕێ بکات ئەبێ لایانی کەم ئەو پیاو ئەو ئافرەتە 10 هەتا 20 ئافرەت پیاو بەڕێ بکات کە هیچ کەسێکمان ئامادە نینە ئەگەر حەمامێکمان هەبێت ڕۆژانە 10 نەفەر بێ بڵێ کە بڵێ خۆم ئەشەم لەو حەمامێ بابەجە حەمامەکەمان خراپە بێت کە لە ئاسن و گاسن پێک هاتووە ئەدی باشە چ ئافرەتێک هەیە کە لە گۆشتێکی ناسک پێک هاتووە تەحمولی 20 پیاو بکە ڕۆژانە کە بە کەیفی خۆیان شتی لەگەڵا بکەن لە کاتێکە گۆشتێکی ناسکە ئەم ئافرەتانە وەڵڵاهی لەش فرۆژ نین وەڵڵاهی مافیا زۆر بە ئاشکرا لەبەر چاوی حکومەتەکان و پەزیر و وەزیرەکانەوە مامەڵەیان پێواکرێت ئاهێنرێت لە ڕۆمانیا لە بولغاریا لە لیتوانیا لە وڵاتە ئاهێنرێت بەشێکیشی 125 تقریبان لە ئەڵمانەکانیشە باماشێ و ئاهێنرێت لەش فرۆشیان پێواکرێت هەندێکیان بەخۆشی یعنی بە هەڵخەڵەتاندن و هەندێکیشان بە ناچاری بە مافیاکان یعنی هەر سنتەرێک ئەگری ئەگەر لە هامبۆرگ ئەگری لە کیل لە هانۆڤەر لە دوسلدۆرف لە ئەوانە هەر سنتەرێک کۆمەڵێک مافیا دەستی گرتووە بەسەر ئەم دیسکۆیانە ئافرەتیان بۆ دێت ئەم مافیانە ژێکترە ناسن ئەو ئافرەت ئەدا بەو ئافرەت ئەو ئافرەت ئەدا بەو ئافرەت ئەو ئافرەتانەش هەر هەمووی لەش فرۆشیان پێوە ئەکرێت لەگەڵ ئەوەشە ئەم ئافرەتانە
ڕۆژانە حەشیش و دەرمانیان پێ ئەدرێت بۆی کە سەرخۆش بن سڕ بن بۆی تەحمل بکەن باشە کە هیچ ئاگیان لە خۆیان نییە بۆی ئەو سڕبوونەوە ئیتر بەرگە بگرێ و نەگری ئەوەیە ئەبێت تەماحیش دەبێ خۆشیش چێش بدەن بە مشتریەکانیان ئەگەر مشتریەکە گلەی بکەن لای مافیایەکە کە لە دەرەوە وەستاوە ئەو بێگومان تا بەیانی لە دەرەوە لە غاباتەکان ئەیان بەستنەوە زۆریشان لێدەن یان ئەیان کوژن هەر چەند مانجێک لەبەر لە ئێستا کە لە جەریدە بڵاو بووە پیاوێکی 42 ساڵان لێ ئاشکرا بوو کە پیاوێکی کە ئافرەتێکی کوشتووە کە چوونە ماڵەکەی لە ژێر سەقفی خانۆکەیە لەوێش ئێسک و پرێسشی ئافرەتێکیان دۆزیوە تا ئێستا نازانم ئافرەتە چێ بووە ئافرەتێکێکی کوشتووە لە نێو خانەکەی خۆیدا شاردوتیەوە باشە ئەمە دوو ئافرەت تاخۆ چەندکەی کوشت بێت لەو ڕۆژانەشدا لەو ڕۆژان تقریبان ئەو چەندمان جێگا بێت تقریبان لێچێک لە شارەکانە لەو شارێکە لەیمە ناوی مافیایەکە لێ درابوو ڕئیس مافیایەکە نووسراوە بە گەورەیی هێر فڵان ڕێگری ئەکات لەوەی کە بازرگانی بە ئافرەت بکرێت واللهی وباللهی پێچەوانەکەی ڕاستە ئەم ئافرەتە خۆی ئەم پیاوە یەکی لەو مافیانەیە کە بازرگانی بە ئافرەتان نەکات بەڵام لە ترسی ئەوەی کە ئەزانم ڕۆژنامە بینای ڕۆژنامەکە لە بەرامبەر دیسکۆیەکانە ئەگەر ئەم ڕۆژنامە نووسە ئەم درۆیە نەکات لە بەیانی زووتر نییە ئەم کابرایە کوژراوە مافیایەکە نێکوژن باش بزانە ئەو ساق ماتۆڕەکان کە بینی هێلێگەچیان لە بەردایە و تەبغیان لە پشتیەوە من لۆس ئەنجلیس و ئەو جەماعەتانە ئەوانە چۆن ئەبی بە ئەندام مرۆڤ چۆن ئەبێت ئەندام لەو جێگایانە ئەبێت نەفەرێک بکوژێت پارچە پارچەی بکات هینج ئەبی بە ئەندام ئەگەدار بە چەند ساق ماتۆڕەکانە کە ئەوان مافیایەکانن کە بازرگانی ئەکەن بەو ئافرەتانە ئەو ئافرەتانە دێنن لە وڵاتانە کە باسم کرد لە ناو خۆش ناو ئەڵمانیا ستا 25 تقریبا لە خۆیانن ناشتوان واللهی ئەم ئافرەتانە ئەوانەی کە توانیوێتی هەڵێن ئەگە کە مقابلیان لەگەڵەکرێت لەگە سێبەرەکانە مقابلاکرێت یعنی ئەترسێن لە پشتەوەش تەسویر بکرێت ئەڵێ نۆک بناسرێنەوە چونکەڵێ ئەزانی کە دەستی مافیایەکان چەندە زۆر لە نێو شارەکاندا یەکتیش ئەناسن لێ فلان هەڵاتوە ئاگادار بن یاخود ئەگەر ئەم ئافرەتە ڕۆمانی بێ یاخود بوڵغاری بێ ئەو مافیای کە لەوێن دەرەدایە منداڵەکانی یاخود خزمەکانی ئەوانە وەکو بارمتە لە لای ئەواندانە ئەگەر بێت ئەم ئافرەتە لە ئەڵمانیا هەڵبێت ئەو لەوێن دەری کە سوکارەکەی کوژراوە بۆ لە ناچاری ئەم ئافرەتە ئەبێت تام و چێش بدا بە پیاوەکانە ئەبێت دڵی مافیایەکە ڕازی بکەن نابێ هەڵێت و داماوەکانی خۆشمان بە شانازیە باسیەکەن کە لە وڵاتانە ئازادیە ئافرەت بخۆی لە شرۆشیەکە دییان ئەچیت بۆ مزگەوتدا کەس داڵێ ماڵ دەچێت ناسانی ئەم داماوانە واللهی لەش فرۆش نین لەش فرۆشیان پێکرێت واللهی ئەم ئافرەتانە تحمل ناکەن خۆی مەخۆمە مرۆڤین تحمل ناکەن ئەمانە بە دەرمان و بە مادە بێهۆشکەرەکان بێهۆشەکرێن بۆی کە تحمل بکەن جگە لەوەشە خەڵکانێکی زۆر ئەیان کوژن یعنی هەتا چەندین جار پیشانی داوە ئەو کەسانی کە وەکو مشتری چوونەتە لایەن دەرمانێکیان پێداون ناو شەربەتەکەیە دەرمانیان پێداون کوشتویان و بەزیان هێشتونە بۆ چونکە کۆمەلگا ڕقی لەوانەیە ئەڵێ ئەمانە لەش فرۆشیەکەن و کۆمەلگات بەرەو هەڵدێرا بن لە کاتێکە ئەم ئافرەتە لە هەردوو لایەنەوە قوربانیە هەم لەلایەن مافیایەکەوە زەختی لەسەرە هەم لەلایەن مشتریەکانیشەوە زەختی لەسەرە کە قسەیان پێڵێن و ئەشیان کوژن لێرەدا ئەبینی بە ناوی دیموکراتی و ئازادی و مافی مرۆڤیشەوە مافی ئافرەتەوە لە شاشی تەلەڤیزیۆنەکان نیشان ئەدرێن کە ئەمانە ئازادن و چی لە بەرەکەن و چی ئەخۆن و چی لە ئەڵێنوانە ئازاد لە کاتێکە وەڵڵی قوربانی یەکەمی دەستی ئەم سیستەمە ئافرەتە داماوەکانن کە بەداخەوە کە باسم کرد کاڵا بێبەهاکان پێیان بە بەها ئەکرێت لامان کاتە لە شترۆشیان پێکرێت وەکو کارتێکی فشاری سیاسی بەکاریان دێنن و مافیایەکان پارەی زۆران پێ پەیداکەن لەولاش و حکومەتیش زەربێکی زۆر وەرەگرێت لە ئەنجامی ئەو هەموو بەدڕەوشتێکە نزیکەی 200,000 کەس لەو جێگانە ئیشەکەن وەکو بەڕەسمی کە ئیش بکەن نزیکەی 200,000 کەس لەو پوفانەی باڵمانی پێدەن پوف لەو جێگانە ئیشەکەن لەو کارخانانە کە ئەمان هەموو زەریبە ئەدەن بە حکومەت بۆی حکومەتیش ئەزانی کە ئەمانە دەست بەدەستیان پێکرێتن و بازرگانیان پێوە ئەکرێت بۆیشە ئافرەتان چەندی جار ڕژانە پێش پەرلەمانی ئەڵمانیا مزاڕەیان کرد خۆپیشاندانیان کردیان بەسە بیتر بۆ بازرگانیکردن بە ئافرەتان لە ئەوروپایە بە تایبەتی لە ئەڵمانیا چووکە لە ئەڵمانیا لە 2002دا بەڕەسمی کرا کە ئەم بازاڕانە هەبێت لە وڵاتەکانی کە دیسکۆ ئەوانە هەنە بەڵام لەشفرۆشی بە ڕەسمی کەمتر هەیە
بۆش بینی بەڕەشپۆشیەوە بەجلی ڕەشەوە لە بەردەم پەرلەمانی ئەڵمانیا خۆپیشاندانیاکە بەڵام وەڵامیان چێ وەڵامیان دنەوە حکومت قازانجەکە و مافیەکانش قازانجەکەن و لەو لاشەوە بۆ سەرنجڕاکێشانی گەشتیارانیش بازارێکی باشە لەو لاشەوە ئافرەت ئەبێتە قوربانی نابێتە قوربانی وەڵێ فیننار ئەمە قسەکەیتیان و کەسی بەهانیان نایەت لەو لاشەوە لەسەر شاشە تەلەڤیزیۆنەکانە بە جوانترین شێوە نیشان ئەدەن کە ئەمانە ئازادن واللهی ئەم وێنانێک کە بڵاو بنەوە بە دڕەوشتەکان ئاگادار بن جگە لەوەی کە گوناحیان نەگاتێ ئەو کەسانێک کە سەیری ئەم ئافرەتانەکەن کە لە فلیمە پۆڕنەکان با بڵێن یان وێنەکانیان و ئەگەر ئیمانیشان نییە با مرۆڤایەتی بەکاربێن سەیریان نەکرد چونکە ئەم ئافرەتانە لەشفرۆشیان پێواکرێت بازاڕیان پێگەرمەکرێت فلیمیان پێ بڵاوکرێتەوە وێنیان ئەگیرێت واللهی ١٩ لە دەیان نۆی بەخۆشی خۆی نایکات بۆ ئەم مەبەستەش یەک نمونەت بۆ دینمەوە ئەگەر کاتەکە زۆر نەگرین ئافرەتێکی بە ناوی لویزا میولە کە ئەمە ئافرەتە بەخۆشی خۆی لە تەمەنی 18 ساڵی کچۆڵەیەکی جوانی ئەڵمانیا بوو لە تەمەنی 18 ساڵی کە لە ڕووی یاساییەوە بۆی هەبوو کە لەشفرۆشی بکات هەتا تەمەنی 20 ساڵی کاتێک کە پارەی پێویست بووە لەشفرۆشی کردووە تەنها 2 ساڵ تەحملی کردووە لە کاتێکە بە ئازادی خۆی بەخۆشی خۆی ئەم کارەی کردووە بۆ پارە لە دوای ئەم 2 ساڵێ تووشی نەخۆشی نەفسی بووە کتێبەکەشی کتێبەی دانا بە ناوی نێمە میش چالە میش چەشتۆرە میش یعنی بم بە و پارەم بدێ و لە ناوم ببە کتێبەکەی بەناوی ئەو کتێبەی ڕەشە ئەمە عنوانی کتێبەکەیتی باسیەوە کات کە ئەڵێ من تووشی نەخۆشی نەفسی بووم و ئێستا ڕقم لە هەموو پیاوێکە بەخۆشی خۆشم کردومە نەک بە ئیجباری بۆیش ئەڵێ تەحملم نەکردو ئێستاژ ڕقم لە هەموو نێرێکە بەخۆشی خۆشی کردو ئەڵێ ئەم کتاب تا ئەو کتابەشم نووسی بۆیە کردم بۆی کە بتوانم خەوم بۆ بگەڕێتەوە خۆراکم بۆ بگەڕێتەوە کە چەندە کارێکی قێزەونە ئەم لەش فرۆشیە کە بەخۆشی خۆشی کردوویەتی جا ئافرەتێک کە بەخۆشی خۆی تەحملی نەکرد بێت 2 ساڵ تەحملی کردووە کە مشتریشی زۆر بەڕێ نەکردوونە لە کاتێکە تەحمل نەکردو ئەی چۆن ئافرەتانێک تەحملی ئەو هەموو فلیمە ئەو هەموو وێنەیە ئەو هەموو پیاوە شەو و ڕۆژ والحاصل بەڕاستی بەداخ و زوڵمە پێیان بڵێن لەشفرۆش بڵێن بە کۆیلە کراو کۆیلەی ئەم سەردەمە ئافرەتە داماوەکانە بەداخەوە کە نە کەڵکی هاوسەرگیریان ماوە نە کەڵکی دایکاتیان ماوە و نە کەڵکی مێینەتیان ماوە و نە کەڵکی نێو کۆمەلگاشان ماوە بەڕاستی بەداخەوە بە ناوی ئازادی و مافی ئافرەتیشەوە تا ئەم ڕێگەزیان لە ناو بریکە ئەم ڕێگەز لە ناو چوو یعنی تا کۆمەلگا بەرەو هەڵدێر ئەڕوات بۆش بینی ئێستاکە بەداخەوە غەمی هەرە گەورەی کۆمەڵ ناسەکان دەروون ناسەکان ئابووری ناسەکان بۆ داهاتوشدا ئەوەیە کە دایک نەمە یاعی کۆمەلگا بەرەو لە ناو چونچوو ئەگەر بەڕاستی مرۆڤاتی بە خۆی دانێتەوە ئەم سیستەمە نەگۆڕێت مرۆڤاتی بەرەو هەڵدێرێکی یەکجار گەورە ئەڕوە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی نەمانی خێزان و تاکو کۆمەلگاوە بەڵێ وەڵڵاهی مادەم ئاخر ئامۆژگاریم بۆ خوشک برا بەڕێزەکانە ئەوەی گوێ لە منە ئەوەی کە بێ ئیمانەوەی کە ئیماندارە هەر کەسێک مرۆڤ دۆست بێت بە یەکەمیشت تەلەڤیزۆنی ماڵەوە بکوژێنەوە واللهی ئەوەی لە تەلەڤیزۆن نیشان نەدرێت ئەگەر مسەسەلات ئەگەر هەواڵە ئابووریەکانە ئەگەر هەواڵە سیاسیەکانە ئەگەر ئەفلام کارتۆنە هەر هەمووی دروست کراوە بۆ هەڵتەکاندنی خێزان بۆ نەمانی گفتوگۆ بۆ نەمانی خۆشەویستی لە نێوان ژن و مێردە بۆیە بە قسەی باق و بریقی ئەو ماف و ڕێکخرا و ئەو شتانە باوەڕ مەکەن ئەگەر دینداری دەست بە دینەکەتەوە بگرە ئەگەر بێدینیشەوە بێگومان هەر خێزاندارنجنی یعنی ئەوە بێگومان نابێ ئینسانە ئیماندار بێتن و خێزاندار بێ و زۆر ئاکەمە زۆر ئاستەمە هەش بێت کاتیە بۆیە داواتان لە یەکەم کە بە قسەی باق و برقی ڕێکخراوەکان باوەڕ مەکەن و بەو مافانەش هەڵمەخڵەتێن ڕاستە مافەیە بەڵام کە باسم کرد ئەو پلاستەرانە دەرمانی تۆ ینی برینی تۆ تیمار ناکات ئەو کێشانە هەر مەوجودن شاڵتەر و خاڵنەی داڵدانی ئافرەتان تەنها وەرتەگرێت کە لێت قەومە کە لێشت قەومە تەواو بەس ئەوەندێ بداڵێ ژنی مێردەکە لێک زیاد ببنەوە خلاص وارکەس لە ماڵی خۆیەتی کە ئایلەش لێ تێکچوو ئەو کاتە کێشە دەرونی و خێزانی و ئەخلاقی و پەروەردەی منداڵەکان سەر هەڵەدات بۆیە دەست بە خێزانەکانتانەوە بگرن ڕۆژانە لەگەڵەیەکە دابنیشن احترامی یەکتر بگرن دەست بە دینتانەوە بگرن چونکە دین هەموو شتێکتان بۆ فراهەم دێنێت دەروونێکی ئاسوودا خێزانێکی تۆکمە و کۆمەلگایەکی سەقامگیرتان و منداڵێکی باشتان بۆ بەرهەم دێنێت چونکە واتان لێکات کە منداڵەکانیش بەیانی چاوتان لێ بکەنەوە و بەخێوتان بکەن ئەجینە بێگومان کە باسمان کرد وەکو ئەو منداڵانێک کە باسمان کرد ماڵەوە بەجێ دێڵن و پیاوی شتێکە چێ و ژنی شتێکە چێ و شیرازەی خێزان
هەڵ ئەوەشێتەوە کەواتە باشترین شتەوەیە کە دەست بە دینتانەوە بگرن و ئاگاداری دابوونەریتە کۆمەڵایەتی کوردەوارەکانی خۆشمان بن کە بەڕاستی هەڵقوڵاوی ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئەمەش یەکێکە لە دەستکەوتە مێژووی جوانەکان بۆی ئەبێ بەڕاستی ئەمەش فرامۆژ نەکەین دەستی پێوە بگرین بۆی کە بە ئاسوودە بژین لە دنیا و لە قیامەت. بەڵێ ئەگەر دقەیەکم پێ بدەیت بۆ وەڵامی ئەو بەڕێزانە بەڵێ گوتم ئەگەر دقەیەکم پێ بدەیت بۆ وەڵامی ئەو بەڕێزانە تەبعاً ڕێز و احترام هەیە بۆ خۆشەویستانە حتمەن بێگومان ئەگەر ئاگیان لەو مۆزوعەکە بێت ئەو قسانە ناکەن کاڵەی سیستەمی نوێی جیهانی ئێمە ناڵێن سیستەمی نوێی ئەوڕۆپی بەتەنیا ئەو سیستەمە جیهانی کە باسەکەین پەیوەستە بە هەولێر و بە سلێمانی بەدەهۆکتەوە پەیوەستە بە سعودیا و بە ئیماراتەوە پەیوەستە بە سۆماڵ و بە سوودانتەوە پەیوەستە بە یابان و بە سینیتەوە و بە ئەوروپا و ئەمریکاتەوە ئەمە کاڵێن کە ئەوروپا ئەمریکا خۆی کردە بە کوێخای وڵاتان ئەبێ هەمان یاسا هەمان ڕێکخراو ئیش بکات لە وێندەرێدا بۆیشە ئەو کێشانێک کە ئێستا لە ئەوروپادا هەیە لە کوردستانش بەمان شێستا هەیە کاتەوە دەروون ناسەکان و کۆمەڵناسەکان ڕۆژە تاوارە فەقیرانە ناڵەتیان بەدەست کێشە خێزانەکان و دەروونیەکان و خۆکوشتن خۆسوانە بۆ چونکە هەمان سیستەم پەیڕەواکرێت ئەو باب ئەمریکا ئەو معسکەری مەخابەڕاتی ڕێستەوراتەکانی کەلوپەلەکانی سیستەمەکەی دیموکراسیەکەی کتێبی مافی مرۆڤەکەی کە سەپاندی بەسەر ئەوروپا و بەسەر ئەمریکا بەسەر یاباندا سەپاندیشتی بەسەر عێراق و بەسەر سعودیاشتا بۆیشە بینی ئەو لەیالی شەوانەی کە لە دوبەی و لە سعودیا هەیە لە مەدینەش هەیە ئێستا هەمووی پڕ کردووە هەموو کێشە خێزانەکان و ئەخلاقیانە هەموو یەکە کە باسم کردو چی هەولێر و سلێمانی لەگەڵ نیویۆرک و فرانکفۆرت هەموو یەک سیستەمە یەک ئامانجە یەک دینە یەک پەیڕەوە یەک کتێبە کتێبی مافی مرۆڤ دینی عەلمانیەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان حکمی دنیاکەن نەک شریعەتی ئیسلام نە شریعەتی شیعە نە شریعەتی سونە نە شریعەتی مەسیحی و کەنیسا هیچ حکم ناکەوە هەیە لە مەیدانە هەیە بەڵام ئیشی پێ ناکرێت ڕێکخراوە جیهانیەکان زاڵترن بەسەر دەستورەکانی وڵاتیشە بۆیەشە بینیم لە کوردستان لە هەولێریشە بە هەمان شێوە لە سلێمانیشە ئەو کێشە خێزانی و ئەخلاقی و پەروەردانە ڕۆژ بەڕۆژ لە هەڵکشاندانە بۆ بچێ سعودیاش هەمان کێشەیە بچی هەولێر و سلێمانیش هەمان کێشەیە چونکە هەموو یەک دینە بە هەر دیعایە بکەن بڵێ ئێمە دینی ئیسلام و شریعەت و فڵان و فیسار لە قانون یاسا ئێمەدا بەرجەستەیە بەڵام بەرفەرمان نیە ئیشی پێ ناکرێت یاخود ئیشی پێ بکرێت سیستەمەکە زاڵترە بەسەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زاڵترن بەسەر یاسایەکانی سعودیا و عێراق و کوردستانیشت و دەستوری ئەڵمانیا و ئەسکەندەنافیش بە هەمان شێوە